مامۆستا بیژن دەمەوێت لێ پرسم باسی لە بیرچوونەوە ساردبوونەوەت کرد ئایا هۆکارەکانی لە بیرچوونەوەی فێربوونی زمانی ئینگلیزیچەوە ساردبوونەوەشی لێ بەڵێ خۆی پێم وایە پەلەکردنە پرۆسی فێربوونی زمان پێویستی بەکاتە یعنی لەوانەیە توا بیر بکەوە کە دەتوانانی لە ماوەی 2 مانگ یان 3 مانگ وەکو کەسێک لێبێت هیچ کێشەی نیە لە قسەکردن تو نازانی ئەو کەسەوە چەندین ساڵە هەوڵ دەدا جا تو کە 2 مانگ هەوڵ دەدەی 2 مانگ شت لەبەر دەکەی 2 مانگ شت دەنووسیەوە 2 مانگ ژینگەی خۆت کردە ئینگلیزی دوای 2 مانگ دەبینی ناتوانێت شتە بە ئینگلیزی قسە بکەی بێگومانەوە ساردبوونەوە ڕوودا ئەوەش هۆکارەکەی چیە هۆکارەکەی تو وا خەیاڵت کردووە کە دەتوانین بە 2 مانگ فێر بی بەڵام پێویستی بەکاتە یعنی یەکەم شت ئەتو پێویستەوە بیر بکەی کە زمان پێویست بەکاتە نە بە مانگێک نە بە 2 نە بە 3 بەخوای فێری نابێت یعنی کەمترین کات سەر و 6 مانگە کەمترین کات ئەو لەوەی بتوانین گفتوگۆیش سەرەتایی بکەین ڕاستە بەدڵنیاییەوە دەست خۆش بێ هەر پرسیارێکی لە ناکاوم بۆ دروست بۆ سەرەتا کە فێری زمانی ئینگلیزی بووی مامۆستا سارد بوویەوە تووشی لە بیرچوونەوە ببووی ساردبوونەوە هەبوو لە بیرچوونەوە شەوە بەڵام ئەگەر باس ساردبوونەوە بکەین بەڕام یەکێک لە هۆکارە سەرچیەکان هەڵبژاردننی ڕێگایکی هەڵەیە بۆ زۆر کەسەیە دەڵێ من حەز دەکەم ئەنی بۆ دەڵێ من لە ڕێگەی خوێندنەوە دەمەوێت فێری ئینگلیزی بم بەڵام خۆی لەست لە کەسێکی خوێنەر نییە ڕاست ئەوە دەکە بێزاربوون ڕووبدا و ساردبوونەوە ڕووبدا لەبەرەوە زۆر گرنگە کە ڕێگایەک هەڵبژێری دروست بێ بۆ تۆ بگونجێت وەکو مامۆستا باسی کرد بۆ نمونە کەسێکمان هەیە حەزی لە با بڵێن تەکنەلۆژیە وا باشترە تەماشای ئەو شتانەکە کە تەکنەلۆژیین لەو بارە خەریک بی سەبارەت لە بیرچوونەوە بێگومان هەبووە سەرەتا بەڵام حەز دەکەم چەند ڕێگایەک باس بکەم بۆ ئەوەی کە کێشەی لە بیرچوونەوە بینەرانی ئازیز لەوە بگرن بە دڵنیاییەوە بۆ فێربوونی زمان بەتایبەت لەگەر باسی ئینگلیزی بکەین گرنگترین شت بریتێ لە دووبارەکردنەوە بۆ نمونە کە ڕستەیەک وشەیەک دەستەواژەیەک فێر دەبی چەند جارێک دووبارە بکەیتەوە بە دەنجی بەرز نەک تەنها لە دڵی خۆت بیخۆینیتەوە چونکە ئەگەر بە دەنجی بەرز دووبارەت کردەوە زمان ڕادێت لە گوتنی ئەم دەستەواژەیە جارێ لە کاتی قسەکردن دەتوانی بە ئاسانی بەکاری بهێنی وە ڕێگای تریش ئەوەیە کە شتەکان بنووسیتەوە بە دەستوخەتی خۆت چونکە هەر لە ڕووی زانستی و ئەگەر بێت و شتێک بە دەستوخەتی خۆت بنووسیەوە ئەو ئەگەری لە بیرکردنی زۆر کەمتر لەوەی تەنها تەماشایکە یان بیخۆینیتەوە دڵنیاییەوە دەست خۆش ماوەستا بیژن ئەی ڕایجەنا بچێت لەسەر ئەو ڕێگانێک کە باسی کرد مامۆستا محەممەد بێگومان هەروەکو مامۆستا محەممەدیش باسی کرد یەکەم ڕێگاش ینی بابرێکێک لە ڕێگا سەرچەکان هەڵبژاردننی ڕێگایکی هەڵێ ینی بۆ نمونە ئێستا فیلم پێم وایە کە لە ڕێگا زۆر باشەکان چونکە هەم چیرۆکێکی خۆشت بە دەژێڕێتەوە و هەمیش ئینگلیزیەکەی لێ فێر دەبێت بەڵام فیلمیش تا فیلم دەگۆڕێ یعنی دەبی تۆزێک شارەزابی لە دەستنیشانکردنی شتەکان و لە ئێستا دەم پێم وایە ئاسانترین و باشترین فیلمە ئەنیمەیشنەکانن ئەوانێکەمە بخۆمان پێیان دەڵێن پاپا هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوان قسەی ئاسانتر بەکاردێنن بڕێ لە بۆ منداڵ دروست کراوە لە بۆ خێزانێک دروست کراوە وشەی سادەتر وشەی گشتیتر ینی ئەو وشانە بەکاردێنی کە تو لە بۆ سەرەتای فێربوون زیاتر ینی ئیشت پێ دەبێت بە دڵنیاییەوە ئەوە پێم وایە خۆش بۆ وەڵامەکەت